قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسی ڕۆشنتردا بابەتی ئەمجارەمان لەژێر ناونیشانی کێشەکانی نێوان ژن و مێرد و هۆکارەکانی. خۆشەویستان، هیچ شتێک لە دنیادا بەقەدەر تەبایی ناو خێزان و خۆشەویستی نێوان ژن و مێرد خۆش نییە. چونکە مرۆڤ ئەو کاتێک کەوا خۆی دەناسێ و لە دوای باڵغبوونیەوە هەست بە فەراغێک دەکا، هەست بە بۆشاییەک دەکا، ئەو بۆشاییە ئەو کچە دەبینی لە ماڵی باوکیە خۆ لە هیچی کەم نییە، بەخوا بۆکو شاژن خۆی دەژیە. کوڕێک لە ماڵی باوکیە بە ناز بەخێو کراوە و لە هیچی کەم نییە، کەچی لە ناخەوە هەست بە بۆشاییەک دەکا. ئەو دایک و باوکە خۆشەویستە حەز دەکات بەجێ بێڵێ بڕوا بۆ لای کەسێک کەونبووەکەی خۆیەتی، کە لە تەکەی خۆیەتی، کە هاوسەری داهاتوویەتی. بۆیە لە قورئانە ئامانج هاوسەرگیری لێ تەسکون و ئیلەیها، سوکنایە، حەسانەوەیە، واتە مرۆڤ ماندووە. مرۆڤ ماندووی ناخە ئەگە ماندووی جەستەش نەبێت، دەگەڕێ بە دووی کەسێکە کە ناخی بحەسێنێتەوە. عەرزم کردن ئەو کچە خۆ لە هیچی کەم نییە لە ماڵی باوکی، خۆ ئەو کوڕە لە هیچی کەم نییە لە ماڵی باوکی، بەڵام پێویستی بە کەسێکە بە هاودەمێکە کە ڕەگەزی بەرامبەرەکەیەتی. جا ئەگەر ئەمانە ژیانیان دوای هاوسەرگیری خۆش بێ، هیچ شتێک لەوە خۆشتر نییە. خۆ ئەگەر ژیانی هاوسەری ناڕەحەت بێ، هیچ شتێک لەوە ناڕەحەتتر نییە. دوژمنایەتی لە دەرەوەی ماڵ خوا بمان پارێزێک گرفتێکی هەرە گەورەیە و ژیانی ئینسان تاڵ دەکا. تۆ کە لە ماڵی خۆت چوویتە دەرەوە، پێویستیت بە سیلاح بوو، بە حیمایە بوو، بە دەماچە و تفەنگ بوو کە بەردەوام لە حەزەرا بووی دوژمنەکەت زەفەرت پێنەیەنە و تەقەل لێ نەکا و تەقە لە خەڵک نەکەی، ئەبێت چ ژیانێک بێ ئەوە. بەڕاستی هیچ تامێکی نییە. والله بەقەدەر ئەوە تاڵ و ئەڵێم ڕەم بێ بڵێم لەوەش ناڕەحەتتر ئەوەی ئینسان لە ناو عایلەکەی خۆیدا کێشەی هەبێ، لە ناو ماڵەکەی خۆیدا ناڕەحەتی هەبێ. چونکە تۆ ئەگەر دوژمنداریش بی شەو لە ماڵی خۆتا دەرگا و پەنجەرەت قایم کردو و حرسێک لەبەر دەرگای تۆزی ئیسراحەت دەخەوی، بەڵام ئەگەر لە دەرەوەش ماندوو بی و بێیتەوە لە ماڵەکەی خۆشتا پشون نەبێ، جا بۆ ژن بێیان بۆ پیا و بێ بۆ مناڵەکان بێ، ئەبێت چ ژیانێکی ناڕەحەت بێ پەنا بەخوای پەروەردگار. بەڵام ئەوەندەی هەیە ئێمە ڕۆشنتر لەسەر ئەم بابەتانە دەدوێنە زنجیرە باسی ڕۆشنتردا ئینشاءالله. ئەوەیە زۆر جار کێشەی نێوانی ژن و مێرد هی ئەوە نییە نەبوو بن، هی ئەوە نییە بێخانوو بن، هی ئەوە نییە نەدار بن، هی ئەوە نییە یەکتریان خۆش بوێ. ئەی هۆکارەکە چییە کە ئەم دوانە بە تایبەتی سەیدەکەی کوڕکچی ئەمڕۆ هەر زەواجیان کردووە دوای مانگێک دەکەونە تەقە و تەلاق لە یەکتری، دوای مناڵەکەش سەرگەردان دەکەن و ئەم جارەکانە نازان لای کامیان بێ. هۆکارەکە بەڕێزان زۆربەی کات تێنەگەیشتنی ژن و مێردە لە یەکتر. چونکە زۆر جاربان بینیوە لە حاکم بەڕێزەکان پرسن، لە خەڵک بپرسن، وەڵڵی زۆر جار ژن و مێرد لە یەک جیا دەبنەوە بۆ یەکتری دەگرین، یعنی لە مەحکەمەدا بۆ یەکتری دەگرین لەو وەختەیە کە ئیمزای جیابوونەوە دەکەن، هەردووکیان فرمێسک بە چاویاندا دێتە خوارەوە، هەردووکیان ماوەیەکی زۆر ژیانیان لێ دەبێتە ژەهری مار. ئەگە تۆ خۆشن نەوێ بەرامبەرەکەت و حەز بە هاوسەرگیری نەکەی لەگەڵیدا و حەز بە ژیان نەکەی لەگەڵیا، وەڵڵاهی بۆی ناگری، فرمێسک بە درۆ ناڕێژرێ. بۆیە زۆربەی زۆری ئەو کوڕکچانەی لە یەک جیا دەبنەوە، لە دەستگیرانی بێ یان دوای ئەوەی مناڵێکیشیان هەیە یان تەمەنێکیان هەیە، وەڵڵاهی زۆربەیان فرمێسک بە چاویانە هاتۆتە خوارەوە بۆ یەکتری گریاون، ژیانیان بەرچاوکەوتەوە. هەیە هاوسەرگیری جارشکە بۆ نەکراوەتەوە لە تاوی خۆشەویستەکەی، لە تاوی دەستگیرانەکەی، لە تاوی هاوسەرەکەی، بەڵام ئەی بۆ نەیانتوانی بەیەکەوە بگونجێن. خۆشەویستان تەنها لە یەک حاڵی نەبوونە. لە چی یەکتر نەگەیشتون؟ یەکەمیان لە جیاوازی ژن و پیاو نەگەیشتون، کاکە جیاوازی ژن و پیاو هەر بە سەر و سیما نییە، هەر بە دەنگ نییە، هەر بە ڕوخسار نییە، هەر بە سەر و سمێڵ نییە، بەڵکو چۆن جیاوازی فیسیۆلۆجی و جەستەیی هەیە، جیاوازی ناخیش هەیە. ئەو جیاوازەیە کە ژن و مێرد بەیەکەوە دەگونجێنێ. چۆن موگناتیس دەبینی بەڕێزان لە ڕووی فیزیاییەوە، موگناتیس سەرێکی موجب و یەکی سالبە، یەکێنی ئەوەی تریشیان بە هەمان شێوە. دوو موگناتیس بێنە،
هەردووکیان موجب بێ پاڵ بە یەکەوە دەنێن هەردووکیان سالب بە یەکتر ناگرن پاڵ بە یەکەوە دەنێن مغناتیس کاتێ پەلاماری یەکتر دەدا یەکیان سالب بێ یەکیان موجب بێ ژن و پیاویش دەبێ وابن یەکیان واقعان ژن بێ یەکیان واقعان پیاو بێ بەڵام زۆر جار ئەم دوانە لە یەکتری حاڵی نەبوون کە ژن سیفاتی سۆز و عەتف بەسەریا زاڵە پیاویش دووربینی و عەقڵ بەسەریا زاڵە معناوە نییە پیاو کە دەڵێن عەقڵ بەسەریا زاڵە سۆزی نییە هەستی نییە کە دەڵێن ئافرەت سۆز و عاتیفە بەسەریا زاڵە مانای ئەوە نییە عەقڵی نییە نا بە پێچەوە ئافرەتی وایە بەقەدە دە پیاو عاقڵە ژنی پیاوی واشەیە بەقەدە دە ژن عەتفی هەیە و سۆز و میهرەبانی هەیە بەڵام بە شێوازە گشتێکەی خوا وای داناوە ئەو هەموو سۆزەی بە ئافرەت نەبەخشیا دایکایەتی پێ نەدەکرا ئەو هەموو عەقڵ و دووربینەی بە پیاو نەبەخشایە وەڵڵەهی ئیدارەی ماڵی پێ نەدەکرا ژن دەڵێ هەر نانی ئەمڕۆمان هەبێ کابرا خەمی ساڵی چکەیەتی ڕاست دەکا قسەی پیاوەکەیە بەرپرسیارەتی ماڵ لە ئەستۆی دایەتی ژنەکە ئەو دووریە نابینێ ئەو سۆزەی ژن هەیەتی پیاو بەو ڕادەیە بۆ ڕێن بێنەی توانێت پیاوەتی بکە ئەم دوانە بۆیە لە یەک ناگەن و دەبێتە شەڕ و دەمەقاڵیان و بەیەکەوە ناگونجێن لەو هەستە ناگەن صفاتی ژن ئەوەیە کە عەتف و سۆزەکەی زیاتر بەکاردێنێ پیاوەکە عەقڵەکەی نمونەیەکی واقعی بێنینەوە پیاوێک ماندووە لە بازار لە دایرە ڕۆیشتۆتەوە بۆ نانی نیوەڕۆ سەعات دووە دوای دەوامە هێشتا لە دەرگاکە نەچۆتە ژوورەوە ژنەکە هاوار دەکا ئەو مناڵی ئەو ماڵەی زعاجیان کردوین و تۆپەکەیان بەو پەنجەرەی دادەوەرە سەیری کەوا ژوورەکە شکاوە بڕۆ سەریان و پێیان بڵێ ئۆکەی حاڵە و ئەو مناڵانە پەروەردەکەن و پیاوەکەش دڵێ ئافرەت تۆ جارە بانانەکەم بخۆم کوڕە ئێوارە پیاوی ماڵەکە دەبینم دوو قسەی لەگەڵا دەکەم تۆ جارە باش دەکەی نێو کوڕە پەنجەرەکە چاک دەکەمەوە نانا بڕۆ ئەوە ئەوەندە لێ قبوڵکردن بۆ ئێمە چیمان لەوان کەمترە عی بەشتی وا قبوڵکەی والله بە قسەی ئەم ژنە بکە ئەم پیاوە دەبێت فەنگ دەستداتێ بڕاتە سەمای دراوسەکەیان بەڵام عەقڵی پیاوەکە کار دەکات نە ئەم کارەوەندە گەورە نییە کە ئەم عەتف و سۆزی ژنەی پڕ کردەوە پیاندا دەتەقێتەوە بۆیە زۆر جارجارە کارەسات دروست دەبێت کە پیاوەکە لەو کاتەیە بە قسەی ژنەکەی بکە بەڵام ئەگەر لێی گەڕێ ئەوەی نانچای خوارد و دراوسەکەیان دەبینە و کۆڵە وەڵڵی کاکە خەجاڵەتم عزری بۆ دێنێتەوە کۆڵە وەڵڵی لە مناڵەکەشم داوە داوای لێبوردن دەکەم وەستا دێنم پەنجەرەکەشتان بۆ چاکاتەوە کابرا هیچی لە دڵان نامێن و دراوسەکە شەڕ و ئاژاوان لە بینە دروست نابێت بەڵام زۆر جار ژن و پیاو لەمە ناگەن کە عەقڵی ئەو سۆزی ئەو دەبێت بە هەردووچیان خێزانەکە بەڕێوە بەرێ صفاتی ژن بە گشتی ئەوەیە دایمە بۆڵەی دێ مناڵم هەموو ژنێک بە شێوازی گشتی ژن دایمە بۆڵەی دێ و داواکاری هەیە و ڕازی نابێ پیاویش بە شێوازی گشتی بە هەمیشەی لە کاری ژن ڕازی نێ و چاکتری دەوێ کەواتە پیاوی بەڕێز هەر وەختێ ژنەکەت هەر بۆڵەی هات و هەر پرتەی هات و هەر کوتی نییە و ئەوانە تێنەگەی کە ڕقی لە تۆیە یان خۆشی ناوی یان دەوێ عەزیەتتدا ئەوە سروشتی ژنانەی خۆی وایە پیاوی بەڕێزیش کاتێک کە ژنەکەی دەیبینێ ئەم پیاوە هەر داوای چاکتر دەکا و هەر داوای جوانتر دەکا و هەر داوای خۆشتر دەکا معناوە نییە خۆشکەکەم ڕقی لێتە مێردەکەت نام مانای ئەوەیە سروشتی پیاوانە وایە ئەوە لە دنیای ئاوەدان کردەوە ئەو ڕازی نەبوونەی پیاوە بە باش بۆی هەوڵی باشتر بدە بۆ نمونەگە پیاو بە ئەسب ڕازی بوویایە بە حیاتی قەمەرە دروست نەدەبوو ئۆتۆمبیل دروست نەدەبوو ئەگە بە ئۆتۆمبیل ڕازی بووایە تارە و فڕۆکە دروست نەدەبوو پاپۆڕی ناو دەریا دروست نەدەبوو ئەگە مرۆڤ بە مردنی ئازیزەکانی ڕازی بوویایە دکتۆر و دەرمان دروست نەدەبوو بۆیە پەنا دەبا بۆ باشتر بۆ ژیانێکی خۆشتر بۆیە زۆر ژن دەڵێ بەخوا پیاوەکەم داوای شتی وا دەکا ئەوەندە بە من ناکرێ ئەوە لەوانەیە مەبەستی ژنی دووەم بێ و لە من بێزار بێ و ژنێ چکەی بێ نا ژنی تری ناوێ بەڵام سروشتی پیاوانەی خۆی وایە هەر حەزی بە چاکترە بە شێوازە گشتەکەی یان پیاوی وایە دەڵێ ئەم ژنە بە هیچ ڕازی نییە دیارە منی ناوێ نە بەخوا تۆی دەوێ بەڵام سروشتی ژنانەی خۆی وایە کە بە زۆری داوا دەکا دووەمیان هۆکاری ناکۆچی نێوانی ژن و مێرد زۆر جار بۆ ئەوە دەگەڕێتەوە ژن کۆمەڵە صفاتی هەیە و کۆمەڵە داواکاری هەیە کە پیا و جاری وایە ڕەن بێ بڵێ ژنەکەم پێویستی پێی نییە پیاویش هەندێک داواکاری هەیە لە هەر ئاستێکا بێ ژنەکە ڕەن بێ وا بزانە کە ئەم پیاوە پێویستی نییە لەم ئاستەدا بەڵام ناوانیە خۆشەویستان خوشک و برایانی بەڕێز ژن ئەگە سەرۆک وەزیرانی وڵات بێ سەرۆکی وەزیرانی وڵات بێ سەرۆکی پەرلەمانی وڵات بێ لە هیچی کەم نەبێ وەڵڵی هەر پێویستی بە سۆزی پیاوە پێویستی بە غەمزە و نازە پێویستی بە باوەشێکی گەرمە پێویستی بە گفت و لفتێکی خۆشە پێویستی بە دیارەکی بچکۆلەیە ها خۆی ڕێیز وزەرا بێ وەزیر بێ کە لە هیچی مادی کەم نیە وەڵڵی چاوەڕێی مێردەکەیتی دیارێکی بچکۆلەی بۆ بەرێتەوە وەڵڵی پیاویش لە هەر ئاستێکا بێ لە هەر پۆستێکا بێ لە هەر ناو ناوبانجێکا بێ حەزی بە پیاوەتیە
حەزی وایە بەوەیە ژنەکەی ڕێزی لێ بگرێ لە بەرچاوی خەڵکە حەز دەکات گوێی لە دەنگی ژنەکەی بێ پیاوەکە باوکی فڵان کەس خۆشەویستەکەم ئەم پیاوە هەزار کەس ڕێزی لێ بگرێ لە دەرەوە بەقەدەر یەک وشەی خۆشەویستی ژنەکەی سوودی پێ ناگەیەنێ دڵی ئاوی پێ ناخواتەوە حەز دەکات ژنەکەی گرنگترین کەس یعنی هەست بکات لە لای ژنەکەی گرنگترین کەسە ئەزانی پیاوی وایە لە ژنەکەی تووڕەیە لەبەرەوەی کە لەبەر چای ماڵی خەزوری ژنەکەی هیچ هەست و سۆزێکی نەداوەتێ ڕەنبەر ژنەکە بڵێ عیبە لەبەر چای باوکم و دایکمە بەڵام پیاو ئەوە نازانێ پیاو حەز دەکات لەبەر چاوی ماڵی باوکیە لەبەر چاوی ماڵی خەزوریە لەبەر چاوی ماڵی براو خوشکەکانیە لەبەر چاوی ئاوەزاوە و ژن خوشکەکانیدا ژنەکەی دەری ببڕێ کە مێردەکەی چەند بەلایەوە گەورەیە چەند بەلایەوە گرنگە کاتێ ژنی بەستە زمان ئەمە نازانێ پیاوەکە لێ دەکەوێتە تەقە و تەلاق و ئیتر زۆر جار لە ئەم شتە بچووکانەوە کە مێردەکە نەیزانیوە ژنەکەی چی پێویستە بیان پیاوەکە نەیزانیوە ژنەکەی چی پێویستە ئەوەی زانی و ئەمانەی هەر ناوێ بەڵام عەرزم کردن ئەگەر چەند لە پێگەی گەورەدا بێ ژن هەر ژنە و پیا و هەر پیاوە و هەر چاوەڕێی لە هاوسەرەکەی هەیە سێم خاڵ ئەوەیە کە ژن و مێرد ناکۆکێکی بچکۆلیان هەیە ژیرانە تەعامل ناکەن و دەیبەنە دەرەوەی ماڵ شتەکە گەورە نییە ژنەکە بۆ دایکی دەجێڕێتەوە بۆ باوکی دەجێڕێتەوە کوڕەکە دەچێت بۆ دایک و خوشکەکانی خۆی دەجێڕێتەوە ئەمانیش تەداخولی تێدا دەکەن تەداخولێکی نابەجێ ناڵێن ڕۆڵی جانەوە هیچ نییە ئێمەش سەرەتا هەروە بووین کورە ئەو دەمەپرد لەوانە بۆڵانە لە ناو ژنە مێردا هەر دەبێ هەروازی لێ بێنە بۆ خۆی چاک دەبێ ئێوارە بۆ خۆی ئاش دەبێتەوە هەر لە بیری کە هەروە بزانە نەمان بیستووە ئەچن ئاگرێک هەیە پڕیشکێکی بچکۆلەیە هەر یەکە دێ فوێکی پێدا دەکا وەختی ئەزانن دەتەقێتەوە ئاگرێکی گەورە دروست دەبێ بۆیە زۆر جار کێشەکان دەگەنە بنبەست کەسی سەیەکی کتوپڕ ژن و مێرد ئاش دەبنەوە بۆیە ئەرکی سەرشانی باوک و دایکی ژیرە خوشک و برای ژیرە فو نەکا بە پریسکێکی بچکۆلەی ناکۆکی نێوان ژن و مێردا دڵنیا بە ژن لە مێردەکەی تووڕە دەبێت دێتەوە ماڵی باوکیڵە بە حەیاتی نامەوە قەت ناچمەوە بۆ لای و نەفرەتی لێبێ وەڵڵای درۆوەکە لە دڵەوە خۆشی دەبێت وەڵڵای پیا و دەڵێ ئەو ژنم هەر ناوێ لێی تووڕەم کە هەر بە عەمەل نایە تەلاقی دەدەم کەچی ڕاستیش ناکە لە دڵەوە لێ عاجز نییە ئەمە هەر کە فوقوڵێکە دەری دەبڕێ و دەوێ ناخی بەتاڵکاتەوە ژن و مێرد دوایی ئاش دەبنەوە کاکە تۆ حیات دەچێ شەرمەزاری بۆ ئەو کەسانە دەمێنێتەوە کە فویان بە ئاگرەکەدا دەکرد ئەی دوایی چی دەکەی کەوان بۆ خۆیان ئاش بوونەوە چوونەوە ماڵ و حاڵی خۆیان ئەزانی تۆ دوایی لە ڕوون نایە کە فیتنەت خۆش دەکرد لە بینیاندا بۆیە بێ ئاگادار بی ئەگەر ناکۆچیت هەبوو مەی بە دەرەوە ئەگەر چوە دەرەوە و ناکۆچی ژن و مێردێک هات بۆ لای تۆی بەڕێز فوو بە ئاگرامەکە بەڵکو ئاوی پێداکە بەڵکو هەر زۆر جا ئیهمالی کە بڵێ با بۆ شتە هەر بای گوێ لێگرتن نییە وەڵا بە خۆتان ئاش دەبنەوە باوک و دایکی ژیر و عاقڵ ئەوەیە ئەگەر کچەکەی تۆرە هاتەوە ماڵەوە عاجز بوو بە نمونەی واقعی بۆی بسەلمێنە کچەکەم وەڵڵای ئێستا مێردەکەت نزیکترین کەسە لە من و لە دایکت و لە برا و لە خوشکەکانت ئەتەم شەرقاوی لە کتێبی لفتی ئێوارەدا باسێکی جوان دەجێڕێتەوە دەڵێ پیاوێکی ژیر و عاقڵی وەکو جەنابتان خانەدان و خاوەن ڕێز و بە حورمەت هەبوو کچەکەی بە شوودا بوو هەر سێ چوار مانگ بوو شووی کردبوو وەڵا کچە هاتەوە بە پرتەو بۆڵە ئەوەی لە ماڵی باوکی ئەو ئاغایەتی دەینوان کاکە لە ماڵی مێردان ناکرێ قبول ناکرێ ئێستا هەستی مەسئولیەتی کەوتۆتە سەر شانۆمیش دەوێ وەکو جاران بێ هاتەوە تۆرا بوو عاجز بوو کتی باوکە ناچمەوە بۆ لای ئەبێت تەلاقمدا بڕۆ تەلەفۆنی بۆ بکەون نەجاتم بێ لە دەستی باوکەی ژیریش زاواکەی خۆی دەناسێ وەڵای ئەو کوڕە خراپە نییە ئەویش ئینسانە کەم و کوڕیشی دەبێ بەڵام وەڵای کچەکەی خۆش دەوێ پیاوێکی بەڕێزە بنەماڵێکی بە حورمەتن کوڕێکی باشە وتی کچی خۆم نەیگوت کچم دەبێت بڕۆیتەوە بەخوا نەڕۆیتەوە ئەتکوژم بەخوا سا لەم ماڵەدا ناڵم لێ دەبی خێرا بڕۆ بۆ ماڵی مێردەکەت ویستی نمونەیەکی واقعی نیشانیدا کە مێردەکەت لە هەموو کەس لێت نزیکترە تەلەفۆنی کرد بۆ مێردەکەی و کابرا هاتو لەوێ دانیشت بە براکانی گوت 6 برای هەبوو هەموویانی بان کرد وتی ئەم ماڵە دوو ژووریمان هەیە بۆڵم نە دوو ژووری نووسن بە مێردی ژنەکە وتی تۆ بڕۆ ئەو ژووری نووسنیانەوە بە هەر 6 براکەی لەگەڵ دایکی ئافرەتەکەی خێزانی پیاوەکە وتی ئێوەش بچنەوەوە خۆشی شمشێرێکی هەبوو خەنجەرێکی هەبوو دەری هێناو بە ئافرەتەکەی گوت بە کچەکەی کچم بەخوا چیم پێوتوێ بە قسەم بکەی سند و قورئان بێ بە قسەم نەکەی باوکن نیم وتی با بە قسەت دەکەم چیم پێ دەڵێ وەی زانی لە خۆت بە تەلاقداندا وتی بڕۆ تەنها جلێکی دوو لە ڕوتان حرمەتمەی بۆ ڕووی ئافرەتان تەنها جلێکی تەنگی ژێرەوە لە بەرا بمێنێ بڕۆ لەو ژووری تریانە لەو هۆڵەیە لەو ژووری میوانە خۆت ڕوتکەوە وتی باوکە نابێ وتی پێت دەڵێم خۆشی خەنجەرێکی ڕوت بەدەستەوە و چەقۆیەکی گەورەی بەدەستەوەیە و شمشێرێکی بەدەستەوەیە ئافرەتەکە ناچار بوو لەبەر باوکی وڵات چوو جلەکانی سەرەوەی هەموو دانان جلێک کە تەنها یعنی بەڕاستی باوکی وتی دڵنیا بە منیش سەیرن ناکەم
ئەوە ڕوون کردوێتە ئەو لاوە چونکە منیش ناتوان بۆ حاڵەتە بدبینم بەڵام پاشی 2 دقەیتر دەتکوژم بێم ئەوە 6 براکەت و دایکت لەو ژوورەدان ئەوەش مێردەکە لەو ژوورەدایە ئەبێ خۆت بە ژوورێکیان داکەی و خۆت لە دەستی من ڕزگارکەی ئافرەتەکە ڕای کرد بۆ بەم ڕووتی قوتیە بۆ کوێ بڕوە وەڵا ڕای کرد لە لای مێردەکەی و دەرگای لەسەر خۆی پێدا باوەشی بە مێردەکەی کەوتی فریام بکەوە باوکی وتی کچی خۆم ئامۆژگاریەکەی من ئەوەندە بوو بەخوا نەدەتکوژم نەدڵم دێ جەرگی خۆم بکوژم ڕۆڵە گیان هەها کەتینت بۆ هات نەچوویتە لای 6 براکەت و دایکت ڕووتی ڕۆژگار هەر جلوبەرێک نییە ڕۆژگار ڕوتمان دەکاتەوە خۆشەویستم کچە شیرینەکەم بەخوا بەس مێردەکەت بەکەڵ کردێ هەها بە حساب لێ عازی تۆراوی تووڕەی کەچی ئامێزی ئەو نەبێ بەکەڵکن نەهات هەر ئەوت هەڵبژای بەسەر براکانت و دایکت و منیشدا ئەوەی کە بۆ مێردەکەت دەشێ بەخوا ئێن تازە لەگەڵ ئێمەدا ناشیە ئەوەی مێردەکەت لە تۆ دەیبینێ ئێمە لە ڕوومان نابیبینن ڕۆڵە گیان مێردەکەت لە هەموو کەس نزیکترە خۆزگە باوکانی ئێمە خۆزگە براکانی ئێمە خۆزگە دایکەکانی ئێمەش ئەوە ئامۆژگاری کچەکانیان بکردایە کە تۆزی عاجزی دەربڵی بەڵە کچەکەم بەخوا کەوتە تینەوە مێردەکەت لە هەموو کەس لێ نزیکترە بەخوا ئێستا ئەو لە ئێمەی لەوانەیە خۆشتر بووی بۆیە قەت مێردەکەت بە کەسی تر مەگۆڕەوە بە ماڵی باوکتی مەگۆڕەوە خاڵی کۆتایی ئەوەیە ژن و مێرد ئەو ڕاستیە بزانن ماڵ بێکێشە نابێ ئەگەر ماڵی پێغەمبەری خوارد بێ سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەر چەند جار لەگەڵ خاتو عایشەدا لەگەڵ خێزانە بە ڕێزەکانی تردا بە مانگ ئاژاوە لە ناو ماڵەکەیدا بووە بەڵام ئەم کێشە خێزانیانە ئەتوانین بە چەند دەرمانێک عیلاج بکەین بە دڵپاکی ئەژن و مێردی وایە ئەوەندە دڵپاکە ژنەکە تووڕە بۆ بە حیساب وەڵای دوای 10 دقیقە کە مێردەکەی وتی ئافرەت چۆنی سوورە گیان چۆنی فڵان کەس چۆنی دڵەکەم چۆنی یەک شتی دڵا نامێنێت چەند خۆشە ئافرەت دڵپاک بێ پیاوی وا هەیە بە حساب لە ژنەکەی تووڕێ بە عازیز چێتەوە ماڵەوە کە دێتە دەرەوە لە بینی کە دێتەوە ماڵەوە ئێوارە لە بینی نییە کە تووڕە بۆ بەیانی یەکسەر بە خۆشەویستەکەم بانگی خێزانەکەی دەکات ئەم دڵپاکیە چارەسەری زۆربەی شتەکان دەکات زۆربەی ژن و مێرد کە بەداخەوە بەدبەخت دەبن ئەوەیە دڵیان پاک نابێتەوە غەرز یەک شتی بچووکە 10 ساڵ لە بیری دەمێنێتەوە دڵپاکی سینە صافی یعنی لاپەڕەکۆنەکان هەڵ نەدەیتەوە ئەم پیاوە 10 ساڵ خزمەتی ئەم ژنەی کردووە ئەها ساڵی یەکەمی کە من تۆم هێنا لەبەر چاویدا یەکتا لێم تووڕە بۆی دە سینە صاف عزیزم سینە صاف کە ئەم لاپەڕەکۆنانە پسووتێنە دوێنێ لەگەڵ دوێنەدا ڕۆی تۆ ئەمڕۆی ئەخلاقی مێردەکەت ببینەگە باشە دوێنە ژنەکەت خراپ بووە ئێمڕۆ چخانمێکی باشە و عەقڵی زیادی کردووە و ئەزمموی ژیانی ژن و مێردایەتی فێر بووە لێبوردن چەند گەورەی ئینسان لێبوردە بێ تۆ لە خەڵک دەبووری ئەی باشە لە هاوسەری ژیانت ببووری چەند گەورەتر و جوانترە بۆ خۆت گەورەیە خۆشەویستی زۆر جار ئەو ژن و مێردە ئەوەندە یەکتریان خۆش دەوێ کەم و کوڕەکانی یەکتر نبینن جا ئینسان چاوی کوێر دەبێت لە ئاستی دوو کەسە ئەو کەسەی زۆرت خۆش دەوێت قەت عیبەکانی نبینی ئەو کەسەی ڕقل لێتی کە ئەوەندە ڕقل لێ بوو بە حیاتی جوانیەکانی نبینی بۆیە خۆشەویستەکان چاویان لە ئاستی یەکتریان نبینێ و کەم و کوڕەکانی یەکتر نبینن ڕێز ئینسانی وا هەیە بە ڕێزە ژنی وا هەیە ئەوەندە بە ڕێزە ئەوەندە بە ئەدەب لە ماڵی باوکی بەخێو کراوە خۆشەویستم قەت کەم و کوڕی مێردەکەی دادەپۆشە چونکە خۆی بەڕێزە پیاوی وایە هێندە بەڕێزە ژنەکەی عیبێکی شێوە لەم لاولا باسی ناکە سەرنجام بۆ خۆیان ئاش دەبنەوە بە ئومێدی ئەوەی کە هەموو خێزانەکان بەختەوەر بن و ناکۆچیەکانمان لە ناودا نەمێنن خوای گەورە هەموو خێزانەکان پڕکە لە خۆشەویستی لە ڕێز لە سۆس لە میهرەبانی لە لێبوردن لە سینە صافی لە دڵپاکی هەموو لایەکتان شاد و بەختەوەر بن والسلام عليكم ورحمة الله وبركاته قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين